سڵاو بەڕێزان، من ئوسامە ئەحمەدم. ئەمڕۆ باس لە دەکتێب دەکەین کە بڕیارە لە ساڵی 2021 بکرێن بە فیلم و زنجیرە و پەخش بکرێن. بۆ زانیاریتان ئەم ڤیددیوە دەکرێت بە دوو بەش و ئەمڕۆ باس لە دەکتێب دەکەین کە دەکرێن بە فیلم و زنجیرە و لە بەشی دووەمیش و ڤیددیویەکی تر باس لە دەکتێبی تر دەکەین کە دەکرێن بە فیلم و زنجیرە. وەک خۆتان دەزانن زۆرێک لە فیلم و زنجیرە بەناوبانگەکان لە کتێبی بەناوبانگەوە وەردەگیرێن. لە کتێبەکانی هەنگر گێمز و لۆرد ئۆف دە ڕینگز بگرە تا زنجیرەکانی گێم ئۆف فرۆنس و دە کوینز گامبێت و چەندان بەرهەمیتری سینەمای و تەلەڤیزیۆنی. ئەم ساڵیش بە هەمان شێوە چەندان کتێبی پرفرۆش و ناوازە دەکرێن بە فیلم و زنجیرە و پەخش دەکرێن. هەر بۆ زانیاریتان مەرج نییە ئەو بڕوارانەی کە لەم ڤیددیۆیە باسییان لێوە دەکەین ڕاست بن. خۆتان دەزانن بەهۆی بارودۆخی تەندروستی ئێستای جیهان لەوانەیە بەشێکی زۆری ئەو فیلمانە دوا بخرێن و کاتی پەخشکردنیان بخرێتە کاتێکی تر. یەکەم بریتە لە کتێبی The Dig لە نووسینی جۆن پریستۆن. ئەم کتێبەش لە ساڵ 2007 نووسراوە، باس لە ڕووداوێکی ڕاستی دەکات. ڕووداوەکە باس لە دۆزینەوەی سەتن هو دەکات کە ناوچەیەکە لە ئینگلتەرا کە لە ساڵی 1939 دۆزرایەوە. هەر لەو کاتەوە دەست بە هەڵکەندنی کرا، بەڵام لە ساڵی 60ەکان و 70ەکان شوێنەواری زۆر و گرنگی لێبە دەرکەوت. فیلمەکەی لە 29 لە تۆڕی نێتفلێکس قەرارە پەخش بکرێت. ڕۆڵجێڕانەکەشی لەلایەن هەریەکە لە کاری مۆلگان و ڕالف فینێکسە. فیلمی دووەم بریتە لە فایرفلای لین کە لە کتێبی فایرفلای لین لە نووسینی کریستن هان وەرگیراوە. نووسری پرفرۆش کریستن هانە بە دوو بەرهەم بەشدارە. بەرهەمی یەکەمیشیان بریتە لە فایرفلای لین کە قەرارە بکرێت بە زنجیرەیەکی داڵقەیی و لە تۆڕی نێتفلێکس پەخش بکرێت. ئەم زنجیرەیەش باس لە هاوڕێتی دوو کەس بە ناوی تەلی هارت هەروەها کەیتی ملارکی دەکات لە ماوەی 30 ساڵدا. هەریەکە لە کاثرین هیگ هەروەها سارا چاڵکی ڕۆلی ئەو کەسایەتیانە دەجێڕن. قەرارە لە 3 مانگی دوو پەخش بکرێت. فیلمی سێم بریتە لە To All the Boys Always and Forever لارا جین کە لە کتێبی Always and Forever لارا جین لە نووسینی جێنی هان وەرگیراوە. ئەمە دوایین بەرهەمەکە لە کتێبە بەناوبانگەکانی جێنی هان وەرگیرابێت کەویش بریتە لە Always and Forever لارا جین کە باس لە کەسایەتی لارا جین دەکات کاتێک دوایین ساڵی قوتابخانە بەڕێ دەکات، بەڵام لە ناکاو هەواڵێکی زۆر ناخۆشی پێدەگات. ئەم فیلمە بەشی سێیەمی فیلمی To All the Boysە کە دوو فیلمەکانی تری لەلایەن لانا کۆندۆر هەروەها نوا سنتینیۆ ڕۆڵجێڕانی بۆ ئەنجام درا و لە کۆتا بەش و بەشی سێیەمیش هەردووچیان دەگەڕێنەوە بۆ ڕۆڵجێڕانی سەرەکی. ئەم فیلمەش لە 12 مانگی دوو پەخش دەکرێت. چوارەم بریتە لە چێری کە لە کتێبی چێری وەرگیراوە لە نووسینی نیکۆ واڵکر. فیلمەکە لەلایەن تۆم هۆڵاندەوە ڕۆڵی دەجێڕدرێت کە پزیشکێکی سەربازیە و دەبێت بە دزی بانک. فیلمەکە باس لە ناخۆشی و کێشەکان دەکات کە ئەو کەسایەتیە تووشی دەبێت. لەم فیلمەشدا بۆ جاری دووەم تۆم هۆڵاند کار لەگەڵ ڕوسۆ برادرز دەکات کە بە هەمان شێوە دەرهێنەری ئەڤەنجەرز ئێند گەیم بوون. بەڵە هەمان کاتدا سیارا براڤۆش ڕۆلی کارەکتەری خێزانی هۆڵاند دەجێڕێت. فیلمەکە قەرارە لە 26 مانگی دوو لە سینەماکان پەخش بکرێت و لە 12 مانگی سێش لە ئاپل TV پەخش بکرێت. پێنجەمیان بریتە لە فیلمی فانتازی شادۆ ئەند بۆن کە لە کتێبی شادۆ ئەند بۆن and Six of Crows وەرگیراوە لە نووسینی لی باردۆ. ئەم کتێبە باس لە جیهانێکی فانتازی و خەیاڵ دەکات بە ناوی گریشاڤێرس. قەراریشە بکرێت بە زنجیرەیەکی 8 ئەڵقەی و لە تۆڕی نێتفلێکس پەخش بکرێت. لە زنجیرەکەشدا دوو کتێب لێک دەدرێن کە بریتین لە کتێبی شادۆ ئەند بۆن هەروەها Six of Crows. بۆیشە پێشبین دەکرێت هەریەکە لە کارکتەرەکانی ئەلینا ستارکۆڤ هەروەها دارکلینگ ببینرێن. لە هەمان کاتیشدا کاس برێکر هەروەها ئینیش گافا دەبینرێن لە زنجیرەکە. زنجیرەکەش لە مانگی 4 2021 پەخش دەکرێت. شەشەم بریتە لە ئینفینیتی کە لە کتێبی ڕینکارنیشنست پیپرز وەرگیراوە لە نووسینی دی ئێریک میکرانس. ڕۆڵجێڕانەکەی لەلایەن مارک وێلبەرگەوە دەکرێت. باس لە کەسایەتێک دەکات بە ناوی ئیڤان مایکلز کە بەهۆی بیرەوەریە ناخۆشیەکانیەوە دەناڵێنێت. فیلمەکەش لەلایەن ئانتنی فوکووا دەرهێنانی بۆ دەکرێت کە بریتە لە دەرهێنەری فیلمی ئەکوڵایزەر و قەراریشە لە 28 مانگی 5 ئەم فیلمە پەخش بکرێت. هەفتەم بریتە لە دیپ واتر کە لە کتێبی دیپ واتر وەرگیراوە لە نووسینی پتریشا هایسمەث. چ کتێبەکەت خوێن دەبێتەوە یان فیلمەکەی ببینیت بێگومان سەرسان دەبیت بەم فیلمە هەست بزوێنە سایکۆلۆجیا. فیلمەکە لەلایەن ئەدریان لێنەوە دەرهێنانی بۆ دەکرێت. هەروەها هەریەکە لە کارکتەرەکان بێن ئافلێک و ئانا دی ئارماس ڕۆلی سەرەکی تێدا دەجێڕن لە ڕۆلی ڤیک هەروەها مەلیندا ڤان ئالن. باس لە هاوسەرگیری هەریەکە لە ڤیک و مێلەندا دەکات کە هاوسەرگیریەکی بێخۆشەویستیە.
بەڵام تاکو لە یەکتر جانبنەوە مرندە ئازاد دەکرێت لەوەی لەگەڵ کەسانی تر بێت، بەڵام کاتێک لەگەڵ کەسانی تر دەبێت ژیانیان زیاتر بەرەو ناخۆشی و بەرەو نەهامەتی دەڕوات. فیلمەکەش قەرارە لە 13 مانگی هێشت پەخش بکرێت. فیلمی هێشتم بریتە لە Death on the Nile کە لە کتێبی Death on the Nile وەرگیراوە لە نووسینی ئەگاثا کریستی. یەکێکی ترە لە بەرهەمە تاوانکاری نایابەکانی ئەگاثا کریستی کە باس لە لێکۆلەر هەرکل پارۆت دەکات کە لە گەشتێکی ئاسوودە دەسێت بۆ میسر، بەڵام گەشتەکەی ئالۆز دەبێت کاتێک کسێکی لاو لە گەشتەکەدا دەمرێت. کنیت براناک دەگەڕێتەوە بۆ ڕۆڵجێڕانی پەیرۆت کە لە ساڵی 2017 لە فیلمێشتر بەشداری کرد بە هەمان کارکتەر کە لە کتێبێکی هەمان نووسەر وەرگیرا بوو، ئەویش بریتی بوو لە Murder on the Orient Express. هەروەها هەرێکە لە ئەکتەرەکانیش گال گادۆت، ئارمی هامەر ڕۆڵ لەم فیلمان هێنی ئامێزە دەگیرن. نوێم فیلمی دون کە لە کتێبی دون لە نووسینی فرانک هێربەرت وەرگیراوە. ئەم فیلمەش فیلمێکی خەیاڵی زانستی دەبێت کە لە بەشی یەکەمی کتێبی دون وەرگیراوە، بەڵام دەکرێت بە دوو فیلم و یەکەم فیلمیشی ئەم ساڵ پەخش دەکرێت. فیلمەکە باس لە کارکتەری پاول ئەترێدیس دەکات کە میراتێکی بۆ ماوەتەوە لەلایەن خانەوادەکەی، ئەویش بریتە لە هەسارەیەکی بیابانی. دەرهێنانی فیلمەکە لەلایەن دێنیس ڤێلانۆڤا دەکرێت و چەندان ئەکتەری بەناوبانجیش تێدا بەشدارن، لەوانەش تیمۆثی شالامێت، ئۆسکار ئایزاک، زندەیە، هەروەها جۆش برۆلین و قەراریشە لە 1 مانجیدا پەخش بکرێت. فیلمی دەیەم بریتە لە The Last Duel کە لە کتێبی The Last Duel وەرگیراوە لە نووسینی ئێریک جاگار. ئەم فیلمە لە کتێبێکی زۆر کۆن وەرگیراوە کە لە ساڵی 1386 نووسراوە و چیرۆکێکی ڕاستی دەجێڕێتەوە کە باس لە یەکەم شەڕی یاسایی نێوان دوو کەس دەکات لە فەڕەنسا. شەڕەکە باس لە دوو کەس دەکات کاتێک لە بەرامبەریەک دەجەنگن بە شێوازێکی یاسایی و دادوەر تیایدا ئامادەیە. ئەو دوو کەسایەتی هاوڕێی یەکترن، بەڵام هۆکاری شەڕەکەیان ئەوەیە کە هاوسەری یەکێکیان ئەوەی تر تاوانبار دەکات بە دەستدرێژی، بۆیشە دەبێت بە شەڕیان. لە فیلمەکەش هەریەکە لە بن ئافلێک و مات دیمن ڕۆڵی سەرەکی دەجێڕن، لە پاڵیشیاندا ئەدەم درایڤەر ڕۆڵ دەجێڕێت. قەراریشە ئەم فیلمە لە 15 مانگیدا پەخش بکرێت. بەڵێ بەڕێزان، ئەمە بەشی یەکەمی ئەو کتێبانە بوو کە بڕیارە لە ساڵی 2021 بکرێن بە فیلم و زنجیرە. ئەم ڤیددیوە بەشی دومی دەبێت و لەو ڤیددیۆیە باس لە 10 کتێبی تر دەکەین کە بڕیارە ئەو ساڵ بکرێن بە فیلم و زنجیرە و لە داهاتوودا پەخش بکرێن. بۆیشە پێشنیار دەکەم سبسکرایبی کەناڵی ئوسام ئەحمەد بکەن و لە سۆشیال میدیاش فۆڵۆ ئەکاونتەکانی ئوسام ئەحمەد بکەن بە ناونیشانی ئوسام ئەحمەد is here تا ئاگاداری گشت ئەو بابەتانە و بابەتی زیاتر بن لەبارەی کتێب فیلم زنجیرە. من ئوسام ئەحمەدم، سوپاس.